سەڵاوتان لێبێ لەم گۆشە جوانەی پایتەختی کوردستانەوە ئەمڕۆ بە چاودێری بەڕێز دکتۆرە ئارام وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەست بە ئاهەنگی خولی حوتەمینی دەرچوانی پەیمانگای تەکنیکی پایتەختی کوردستانەکەین. سەرەتا و هاتنە ژوورەوەمان هەمیشە نەریتمانە، هەمیشە پڕشانازیمانە. هاتنە ژوورەوەی ئاڵای کوردستانمانە بەڕێوەڕەسم دێتە نێو گۆڕەپانی ئاهانگ. هاتنە ژوورەوەی ئاڵا پیرۆزەکەی نیشتیمان، ئاڵای وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، ئاڵای پەیمانگای تەکنیکی پایتەخت و ئاڵای بەشەکانی پەیمانگا، ڕێوڕەسم و دەستپێکی هاتنە ژوورەوەی دەرچووەکانمانە بێ بەڕێزان. یاخوا بەخێر بێ ئاڵای نیشتیمانم، ئاڵای شەکاوەی کوردستان، ڕۆشنایی نێو دڵی هەمووان. من چۆن لەسەر سەرت دانەنێم کە تۆ یادگاری پێشەوایت، چۆن شانازیت پێوە نەکەم کاڵای گەلی حەقڕەوایت، چۆن بە جوانی لێت نەڕوانم، چۆن بە پیرۆزت نەزانم کە تۆ کفنی شەهیدانیت، چۆن دڵم پێت خۆش نەبێ کە مژدە بەخشی سەرفرازیت. ئەوە ئاڵای کوردستانمانە، ئاڵای نیشتیمانمانە، ئاڵای سەرجەم دەنگ و ڕنگ و نێتەوە واین و دەنگە جیاوازەکانی نیشتیمانمانە. ئەوە ئاڵای شەهیدانی نیشتیمانە و کفنی شەهیدانی کوردستانمانە. ئەوە ئاڵای هێزی پێشمەرگەمانە، ئەوە ئاڵای سەرجەم هێز و لایەنەکانە، ئەوە ئاڵای سەرکردە نەمرەکانمانە، ئەوە ئاڵای مێشووە، ئاڵای ئێستایە، ئاڵای داهاتوومانە، ئاڵای کوڕ و کچە جوانەکانمانە، ئاڵای نەوە لە دوای نەوەمانە. ئەو ئاڵایەیە لە هەر شوێنێ بشەکێتەوە دڵنیا بن مافی مرۆڤایەتی پارێزراوە. ئەو ئاڵایەیە لە هەر شوێنێکی ئەم دنیاە بشەکێتەوە، گزارش لە ئارامی، لە ئاوەدانی، لە پێکەوە ژیانەکات. یەخوا بەخێر بێ ئاڵا جوان و سەرکەشەکەی نیشتیمانمان، ئاڵای کوردستانمان. خوا دایکان و باوکان، ئەمڕۆ ئاهەنگی ڕۆڵەکانتانە یەک چەپڵەی تایبەت بۆ ئاڵای کوردستان. ئەوە ئاڵای نیشتیمانە، ئەوە ئاڵای پێکەوە ژیانە، ئەوە ئاڵای سەرجەم دەنگ و ڕەنگە جیاوازەکانی ئەم کوردستانەمانە. ئێستاش قوتابیە جوانەکانمان، قوتابیە نازدارەکانمان لە بەشی ژمێریاری بە ئاڵای ڕەنگی مۆر دێنە نێو گۆڕەپانی ئاهانگ، دێن بۆ لای میوانان، دێن بۆ لای خانەواتەکەیان، بەڕێوەڕەسم دێن. ئەم بەشە لە ساڵی 2015-2016 دامەزراوە، ژمارەی دەرچوانی 125 قوتابیە. خوێنکاران لەم بەشە ئاشنا دەکرێن بەو تەکنیکە ژمێریاریانەی کە لە کەرتی تایبەت و حکومی بەکاردێن، وەک ژمێریاری و کۆمپانیاکان، بۆ ئەوەی هەلیکار زۆرتر بۆ دەرچوانی ئەم بەشە بڕەخسێنرێت لە دام و دەستگاکانی حکومی و کۆمپانیاکانمان. بەڕێکەوەنەی هەڵگرانی مەشخەڵی زانستی، بەڕێکەوەنەی لاوە بە ژۆنزڕافەکانی کوردستانە ڕەنگینەکەم، بەڕێکەوەنەی کوڕان و کچانی مژدەبەخشی پێش بەچوون، بەڕێکەوەن ئەی نمونە باڵاکانی گەنجی وڵات، ئێوە ئایندەی گەشی وڵاتەکەمانن، ئێوە گوڵی گەشاوەی باخچەکەمانن، ئێوە قەڵەمی نووسینی مێژومانن، ئێوە ڕۆشنایی ڕۆژی تارمانن، ئێوە ئاوازی گۆرانیمانن، ئێوە ناونیشانی چیرۆکمانن، ئێوە دواڕۆژی کولتور و زانستمانن، ئێوە ناو ناوبانگی نیشتیمانمانن، ئێوە مایی هیوای هەموو کوردستانیانن. بەڕێکەوەن ئەی دەرچوانی ئازیزی ئەم خولەی حوتەمینی پەیمانگای تەکنیکی پایتەخت، سڵاوەکەین، سڵاو ئەی پەیمانگە جوانەکەی پایتەخت، سڵاو ئەی پێگەی زانستەکان و لانەی گەنجی ڕووگەشی وەک خۆر، سڵاو ئەی پەیمانگە جوانەکەی پایتەختی کوردستان، سڵاو ئەی ئەو مەڵبەندەی بوویتە مژدەی ئایندەی گەشت، سڵاو لە کچ و کوڕە لاوەکانی حوتەمین خولی دەرچوون، سڵاو لە ڕۆژی سەرکەوتن و شانازی و سەرفرازی بوون، سڵاو ئەی پەیمانگە جوانەکەی هەولێری پایتەخت، سڵاو ئەی مەشخەڵی مژدەبەخشی سەرکەوتن و پێشکەوتنی زیاتری نیشتیمان. ئەدی ئاڵاتان بەدەستەوەیە بۆ ئاڵاکان بەرز ناکەنەوە.
بەدەستێ ئاڵا بەدەستێ بڕوانامە بەدەستێ قەڵەم بە کڵاوی دەرچوون و بە ڕۆبی زانست ئێوە ئەمڕۆ گوزارش لە دەرچوانی پەیمانگای پایتەختەکەن بە ئاڵاکانی دەستان بۆ هەموو دنیای سەلمێنن کە ئێوە قوتابی وڵاتێکن هەمیشە هەنگاوی بەرەو پێشچوونە ئێوە قوتابی کوردستانێکن هەمیشە ئاوەدانی و پێکەوە ژیان و ئارامی دروشتمێتی ئێوە کوڕ و کچی نیشتیمانێکن کە هەمیشە پەیامی ئاشتی و پێکەوە ژیانە بەخێر بێن بەخێر بێن ئەی قوتابیانی پەیمانگای پایتەخت بەڕێکەوە ئەمڕۆ ڕۆژی شانازیە بەم لەحزەیە ئەمڕۆ زەنگی دەستپێکردنی خۆناغێکی نوێی تۆیە کوردستانی ئاوەدانم چاوەڕێی زانستی تۆیە خەڵکی شار و گوند و باژێر بۆ کاری تۆ چاو لە ڕێیە ئێستاش هەمومان پێشوازی لە دەرچوانی بەشی کۆمپیوتەر و نێتوۆرک دەکەین کە بە ئاڵای ڕەنگی شین دێنە نێو گۆڕەپانی ئاهەنگ ئەم بەشە لە 2015-2016 دامەزراوە ژمارەی دەرچوانی ئەم بەشە بریتیە لە 190 قوتابی کۆمپیوتەر و نێتوۆرک نازانستێکی سەردەمیانەیە و چالاکە لە بوارەکانی ژیان خوێندکاران لە کاتی خوێندنیان فێری زانستی تەکنەلۆجیا دەکرێن و فێری دروستکردنی پرۆژەی ئەلکترۆنی و تۆڕەکانی کۆمپیوتەر دەکرێن چۆنێتی پێکەوە گرێدانی هێڵەکانی ئەنتەرنێت و چەندین زانستی نوێی تەکنەلۆجیا بە بەکارهێنانی تاقیگەی کۆمپیوتەر و تاقیکەی تایبەت بە نێتوۆرک بەڕێکەوە ئەمڕۆ ڕۆژی شانازیە بەم لەحزەیە ئەمڕۆ زەنگی دەستپێکردنی خۆناغێکی نوێی تۆیە کوردستانی ئاوەدانم چاوەڕێی زانستی تۆیە خەڵکی شار و گوند و باژێر بۆ کاری تۆ چاو لە ڕێیە تۆ تەبیتە بەرەمهێن و خزمەتی کۆمەڵمان دەکەی بە بیرێکی کراوەوە تێکەڵی ژیانمان دەکەی سڵاو بێ لەو نیشتیمانەی کە ڕۆڵەی وەک تۆی پێگەیان سڵاو لەو پەیمانگایی وەک دەرچوویەک ئەمڕۆ تۆی ڕاگەیان ئاڵاکانتان بەرزکەنەوە کە دێنە نێو گۆڕەپان با هەموو دنیا بیبینێ با هەموو جیهان بیزانەیە کوردستان هەبووە و دەمێنێ هەزاران ساڵە هەرهەین و دوژمنان دەخوازن نەبین هەزار لەمپەرمان دێتە پێش لێ ئێمە هەر بەردەوامین دەمان کوژن دەمان بڕن مافمان دەخۆن نانمان دەبڕن بەڵام ئێمە هەر بە پێوەین ڕوو بەرەو ئاسۆ بەڕێوەین کوردستان نیشتیمانێکە خدا بە ئێمەی بەخشیوە هەر داگیرکەرێک ڕووی لێ بکە دڵنیا بن کە بەزیوە ئاڵاکانی دەستان بەرزکەنەوە و میوانان و خانەوادە دایکان و باوکان چەپڵەیان بۆ لێ بدەن ئەوان بە ئاڵاکانی دەستان سڵاوتان لێکەن ئێوەش بە چەپلەکانتان پێ بڵێن بەخێر بێن بەخێر بێن ڕۆڵەکانمان بەخێر بێن قوتابیە جوانەکانمان بەژن زڕافەکانمان کوڕ و کچە نازدارەکانی نیشتیمان و پایتەخت یاخوا بەخێر بێن بە ئاڵای دەستانەوە بە قەڵەمی دەستانەوە بە زانستی ناختانەوە بە کڵاوی دەرچوونتانەوە بە ڕۆبی دەرچوونتانەوە ئەمڕۆ شانازی دەکەن ئێوە شانازن ئێمەش خۆشحاڵین ئێوە ئەمڕۆ دوا قۆناغی ژیانتانە لەم قۆناغە گرنگە کە بڕوانامەی پەیمانگای پایتەختی نیشتیمان وەرەگرن ئێوە ئەمڕۆ خەندەی سەلێوەکانتان ئاماژەیە بەوەی کە بە هەموو دنیا بڵێن ئەمڕۆ کوردستانی ئازیزمان مژدەی دەرچوونی پۆلێک لە دەرچۆکانی خۆی دەبەخشێ بە هەموو نیشتیمان بە هەموو بەشە جیاجیاکانی ئەم کوردستانە ئاڵای ڕەنگی زەر هاتنە ژوورەوەی دەرچوانی بەشی زمانی ئینگلیزیە بەخێر بێن بەخێر بێن دەرچواسیسەکانمان لە ساڵی 2017-2018 بەڕێزانم ئەم بەشە لە پەیمانگای تەکنیکی پایتەخت هاتوۆتە دامەزراندن ژمارەی دەرچوانی ئەم بەشە 122 قوتابیە زمانی ئینگلیزی پێویستێکی سەرەکیە بۆ دەستگا پەروەردەیەکان و بازرگانی و دەستگا زانیاریەکان
بۆیە هەر کەسێک ئاستی ئەکادیمی زمانەوانی ئینگلیزی وەک پێویست بێت دەرفەتەکانی کاری زیاتر بەڕوودا دەکرێتەوە بۆ ئەوەی وەک مامۆستا یان کەرمەندی کۆمپانیا و ڕێکخراوەکان وەرگێڕ کار بکات. ئەم ڕۆژە بۆ تۆ ڕۆژێکی جوانە، دەستپێکی قۆناغی نوێی ژیانە، وەختێ دروێنەی بەری ڕەنجی خۆت، بڕوانامەی بەرز خۆشی دێنێ بۆت، پەیمانگای پایتەخت بوو کە تۆی پێگەیان، تۆی ئەکادیمی بەم ڕۆژە گەیان. لەم دەمە و پاییزە جوانەوە، لەم شارەی کوردستانەوە، لەم پایتەختە ڕەنگینەوە، لەم هەولێرە دێرینەوە، مژدەی دەرچوونی کۆمەڵێ، خوێندکارانی پەیمانگا دەدەین، بانگی بەردەوامی زانست، بە گشت دنیا پەخش دەکەین. پیرۆز بێ لە دەرچوان، پیرۆز بێ لە مامۆستایان، پیرۆز بێ لە پەیمانگای پایتەخت، پیرۆز بێ لە کوردستانمان. مافی خۆتە هەتا مردن شاناسی بەم ڕۆژە بکەی، جێی خۆیەتی هەتابەت لاف بەم ڕۆژەوە لێ بدەی. تۆ کە ئەمڕۆ وەری ئەگریت بڕوانامەی ئەم پەیمانگایە، باش بزانە بنکەیەکی ئەکادیمیایی پڕبەهایە. لەبیرت بێ قوتابی ئەم پەیمانگایە بووی، لە یاد مەکە کە لە نێو ئەم مەڵبەندە پەروەردە بووی. مەشخەڵی زانست هەڵگرە و خزمەتی کوردستانە بکە، دڵی نیشتیمانی دایک و ماڵباج و مامۆستایانت خۆش بکە. شەقام و جادە و بانەکان، کێڵگە و باخ و باخاتەکان، پەیمانگە و قوتابخانەکان، پۆڵ و پێشانگاکان، ڕێکخرا و سەنتەرەکان، فەرمانگە و وەزارەتەکان، تەلار و باڵەخانەکان، هەموو جۆرە پرۆژەکان، توێژینەوەی گرفتەکان، لێکۆڵینەوەی شوێنە گرنگەکان، هەموو ئەم شوێنانی وڵات چاوەڕێن ئەی دەرچوە ئازیزەکان. ئێوارەت باش کوردستانم، خاکی پیرۆزی باوانم، ئێوارەت باش نیشتیمانم، سەرچاوەی بوون و ژیانم، ئێوارەت باش شاری هەولێر، پایتەختی جوانی پڕ لە خێر. ئەمڕۆ پەیمانگای جوانەکەت، مەڵبەندە زانستیەکەت، بڕوانامەی ئەکادیمی بە خوێندکارانت دەبەخشێ، جارێکی تر ناوی جوانت بە قەڵەمی زێر دەنووسرێ. لە پێشکەوتن بەردەوام بە و لێت پیرۆز بێم هەنگاوە، یەخوا هەر ئاوەدان بێ شەقام و باخچە دڕازاوە. ڕەنگی پورتەقاڵی گزارش لەوە کاکە هاتنە ژوورەوەی دەرچوانی بەشی کارگێڕی کارە بۆ نێو گۆڕەپانی ئاهەنگ، بۆ لای میوانان، بۆ لای خانەوادە و کەسوکار. بەخێر بێن دەرچوانی بەشی کارگێڕی کار، بە ئاڵای دەستان بەرزکەنەوە و بڵێن ئێمە دەرچوەکانی خولی حوتەمینی پەیمانگای پایتەختی هەموو کوردستانین. بەخێر بێن کوڕ و کچە نازدارەکان. ساڵی 2007-2018 ئەم بەشە دامەزراوە. ژمارەی دەرچوانی ئەم بەشە 127 قوتابیە. دەرچوانی بەشی کارگێڕی کار کە لە ماوەی خوێندن لەم بەشە ئامادە و ڕاهێنراو دەکرێن بۆ ئەوەی بتوانن کۆمپانیا و ناوەندەکانی کەرتی تایبەت و کەرتی گشتی ڕۆڵی بنیاتنان و گەشە پێدانی دامەزراوەکان ببینن. بەخێر بێن ئەی کوڕ و کچە نازدار و بەژنزراف و قەشەنگەکانی پەیمانگای پایتەخت، باڵای دەستان، بە پێنووسی دەستان، بە کڵاو ڕۆبی دەرچوونتان، ئەڵێن ئێمەین نەوەی دوا ڕۆژی ئەم نیشتیمانە، ئێمەین خزمەتکاری وڵات و نیشتیمان، ئێمەین خزمەتکاری سەرجەم شار و شارۆچکەکانی نیشتیمان، بە زانستمان، بە بەهرەییمان، بە تواناییمان، بە لێ بردوییمان، بە سینەیەکی فراوان ئەو زانستەی کە پەیمانگای پایتەخت پێی بەخشیوین. ئێمەش بە هەموو کوچە و کۆڵانەکان، بە هەموو بوارە جیاجاکانی ئەم نیشتیمانە خزمەت دەکەین چالاک و چوست. بەخێر بێن سڵاو لە گوڵەکانی دەستان، سڵاو لە ئاڵاکانی دەستان، سڵاو لە کڵاوی دەرچوونتان، سڵاو لە ڕۆبی دەرچوونتان، سڵاو لەو بڕوانامەی کە ئەمڕۆ وەری دەگرن. بەخێر بێن. سڵاو لە پەیمانگە جوانەکەتان، سڵاو لە قوتابیان و دەرچوونتان، سڵاو لە کوڕ و کچانی کوردستان،
سڵاو لە خوێنگەرمە ئاکادیمیاکان سڵاو لە یەکەمین وانەی پەیمانگاتان سڵاو لە یەکەمین مامۆسای دڵسۆزتان سڵاو لە ڕۆب و کڵاوی دەرچوونتان سڵاو لە بڕوانامەی بەری ماندووبوونتان سڵاو لە گوڵەگە شاوەکان سڵاو لە حوتەمین خولی دەرچوونتان سڵاو لە نەوەی پێشکەوتنی کوردستان سڵاو لە دەرچوانی پەیمانگا سەرکەوتووەکەتان ڕەنگی پەمەی گزارش لە هاتنە ژوورەوەی قوتابیانی بەشی دەرمانسازی ئەکەن بۆ نێو گۆڕەپانی ئاهەنگ بۆ شوێنەکانی خۆیان بە لۆگۆ و ڕەنگی تایبەتیان ژمارەی دەرچوانی ئەم ساڵی ئەم بەشە 108 دەرچووە لە ساڵی 2017 دامەزراوە گرنگی ئەم بەشە بەڕێزان لەوەدایە مەبەستی لێ ئامادەکردنی یاریدەدەری پزیشکی پسپۆرە لە بواری تەندروستی دەرمان بۆ ئەوەی خزمەت پێشکەش بە نەخۆشەکان بکەن قوتابی ئەم بەشە تەواو دەکات دەبێتە خاوەن بڕوانامەی یاریدەدەری پزیشکی دەرمانساز دەرچوانی ئەم بەشە کۆمەڵێک دەرفەتی جیاوازی پەیداکردنی کاریان دەست دەکەوێت دەرمانخانەی نەخۆشخانەی گشتی و تایبەتەکان دەرمانخانەی تایبەت کۆگای دەرمان مندوبی دەرمان کۆمپانیاکانی دەرمان سنتەرەکانی توێژینەوە کەواتە تەمەن درێژ بن تەندروست بن ئەم کوردستانە ڕەنگینە کە ئاڵای دەشەکێتەوە ئاڵاکانتان بەرزکەنەوە خۆمەرج نییە من هەموو جارێ پێتان بڵێم ئاڵای نیشتیمان واتە بەرزکردنەوە واتە نیشاندان بە هەموو جیهان هەرچەندە تەلیسمان هەبێ ئێمە هەمیشە سەرکەوتوین هەرچەندە قەیران و ئاڵانگاریمان هەبێ ئێمە هەمیشە بەرەو پێش بچوین واتە کاروانی زانست کاروانی پێشکەوتن کاروانی هەمیشە هەنگاوی سەرکەوتن بۆ پێشخستنی زانست ڕۆژ بە ڕۆژ لە بەردەوامیدایە ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتندایە چونکەنەوەکانمان هەمیشە ئاڵاکانیان بەدەستەوەیە و گزارش لە سەرکەوتن و سەربەرزی و ئاوەدانی و ئارامی و پێشکەوتنی وڵاتمانەکەن ئەم کوردستانە ڕەنگینە کە ئاڵای دەشەکێتەوە لانکی دێرینی مرۆڤە و مێژووی دەدرەوشێتەوە چیایی زاگرۆسی ئێمەیە کەلانکی مرۆڤایەتیە شانەدەر و هەزار مێر زێدی مرۆڤی ژیریە ئێمە یەکەم چاکە خوازی دیرۆکی مرۆڤایەتی بووین ئێمە یەکەم ژیان دۆست و پەیڕەوی ژینگە دۆستی بووین کوردی چەرمۆی چەمچەماڵ و بێستانسۆری شارە زور بوون دنیایان فێری چاندن کرد خەڵکی دێرینی ئەولێر بوون یەکەم قەڵایان دروست کرد سۆمەرەکانی زاگرۆز بوون جیهانیان فێری نووسین و شارسازی و بازرگانی کرد خۆری و گۆتی و کاشی بوون کە هەزاران ساڵ حکمیان کرد میتانی باپیرانی کورد خەڵکیان فێری دەوڵەتداری و پیشەسازی و چەکسازی کرد کەی خوسرە و مادەکان بوون ئیمپەراتۆریان دروست کرد کوردستان زێدی زریا بوو شاعیرە کلاسیکەکانە کوردستان خاکی بەرگری و سەرکردەکاری سماکانە ئێستا ئاڵای ڕەنگی سوور دێنە نێو گۆڕەپان واتە دەرچوانی بەشی شیکاری نەخۆشیەکانە بەم ڕەنگە دێنە نێو گۆڕەپان ئەم بەشە لە ساڵی 2018 دامەزراوە ژمارەی دەرچوانی 118 دەرچووە دەرچوانی بەشی شیکاری نەخۆشیەکان بە ئامێری پێشکەوتووی پزیشکی ڕاهێنانیان پێدەکرێت ڕادەهێنرێن بۆ ئەوەی بە شێوەیەکی ستاندارد و نەخۆشیەکان دەستنیشان بکەن لەگەڵ ئەوەشدا ئەوە لە بەرچاو دەگیرێت کە پرۆگرامەکانی خوێندن و ئەو سەرچاوانەی دەخوێنرێن بگونجێن لەگەڵ سیستەمی تەندروستی ناوەخۆ و دەرەوە دەرچوانی ئەم بەشە دەتوانن لە تاقیگەی نەخۆشخانە گشتی و تایبەتمەندەکان و کۆمەڵگە پزیشکیەکان کار بکەن کەواتە ئێوە هەمیشە تەندروست بن بۆ ئەوەی کۆمەڵگەش تەندروست بێ ئێوە هەمیشە باش و زانستخواز و هزر فراوان و هزر ئارام بن بۆ ئەوەی خەڵکی کوردستان تاک بە تاکی تەندروست بێ ئەو کوڕ و کچە جوانانەی کە ئەمڕۆ لەم گۆڕەپانن لاو کادیری زانستی خوێنگەرمی ئەم نیشتیمانن
ئەمانە گوڵی وڵاتن نمونەی جوانی بەهاتن وان بەلوتکەی شیرینەوە و مژدەی ڕۆژانی بەهاتن دەرچی پەیمانگای پایتەختن نەوەی ئەکادیمیای ژیرن هێمای پێش بەچوونی ئێمن ڕۆژنایی تاریکی ڕێگن ئەمانن هیوا و دوا ڕۆژمانن و دیهێنەری ئاوەتمانن ئایندەی نیشتیمانمانن چرای نێو ماڵەکانمانن بەرهەمی ڕەنج و خەباتن هەڵگری ئاڵای وڵاتن کە دێنە ژوورەوە ئاڵاکانتان بەرزکەنەوە بڵێن ئێمە کوڕوکچی ئەم وڵاتین ئێمە قوتابیانی ئەم پایتەختەین ئێمە کوڕوکشە نازدارەکانی ئەم کوردستانەین نەوەی دوا ڕۆژی وڵاتین گوڵی بەهاتین بێ ئێمە قەت کوردستان نابێ ڕۆشن کەواتە ئێمە ئێوە چرای ڕووناکەرەوەی ڕۆژەکانی تاریکی ئەم وڵاتن ئێوە کوڕوکچەکانی ئەمڕۆی خولی حوتەمێنی پەیمانگای پایتەختی وڵاتن کە بە هەموو دنیا بە هەموو جیهانەڵێن ئێمە دەرچوانین ئێمە زانستخوازین ئێمە بەدەستێک ئاڵایە و بەدەستێک قەڵەمە و ناخمان پڕە لە زانست و کڵاومان ڕۆبمان بڕوانامەی دەرچوونمان گزارش لەواکە کە ئێمە بۆ ساتێکی شناسرەوین لە خزمەتکردنی نیشتیمان لە خزمەتکردنی وڵاتمان. تەماشاکە ئەم گۆڕەپانە چەند دەڕەنجین و نەخشاوە سەرنج بە گوڵاوی زانست لەم گۆڕەپانە پرژاوە سەیری ڕۆڵەی کوردستان کە بە بڕوانامەی پەیمانگاوە سەیرینەوەکانی دوا ڕۆژ بەبەری کیاڵ و وڵاوە لێتان جوانە ڕۆبی دەرچۆن کڵاوی ئەکادمیایی سەرتان بەرزەوەری دەگرن بڕوانامەی دڵنیایی. ئێوەن کەوا پەیامی خزمەتکردن لە کۆڵەنێن بۆ سەرخستنی نیشتیمان ڕۆژ لەسەر شەوتان دادەنێن پیرۆستان بێ ئەم ساتانە و خۆناخی نوێی ژیانتان مبارەک بێ بڕوانامە و سوێند و پەیامی دەرچوونتان. ئێستاش ئاڵای ڕەنگی سپی و سوور واتە دەرچوانی بەشی پەرستاری بەڕێوڕەسم دێنە نێو گۆڕەپانی ئاهەنگ لە ساڵی 2019-2020 دامەزراوە ژمارەی دەرچوانی ئەم بەشە 125 قوتابیە دەرچوانی بەشی پەرستاری ڕادەهێنرێن بە شێوازێکی پراکتیکی و ئەکادمی بۆ ئەوەی بتوانن هەڵسوکەوت لەگەڵ نەخۆشەکاندیان بکەن. دەرچوانی بەشی پەرستاری دەتوانن لە نەخۆشخانە گشتی و تایبەتمەندەکان وەک یاریدەدەری پزیشکی کار بکەن. ئەم کوردستانە ڕەنگیرە چاوەڕێ ئەم ڕۆژەی تۆیە بۆ ئاوادانی و پێش بەچۆن چاوی لە هزر و باسکی تۆیە تۆش وەک خوددان بڕوانامەی پەیمانگای تەکتیکی پایتەخت دڵنیا بە بڕوانامە بەرپرساری گرنگە لەلات دەبێ لە گەورەی و بەهایە و بڕوانامەیە بزانی دەبێ پایەداری خۆت و پەیمانگاکەی خۆت بزانی بە پێشخستنی وڵات و خزمەتی هاوڵاتیانت بە پێشبەبردننی کۆمەڵگە و ئاوادانی شارەکانت سرت بەرز دەبێ و هەمیشە شانازی زۆر بە خۆت دەکەی کە دەبینی دەرچی پەیمانگایت و خزمەتی کوردستانە دەکەی. سڵاو لە قوتابیان و خوێندکاران سڵاو لە ڕابردوو ئێستا و داهاتووتان سڵاو لە خزمەتی پیرۆزی دوا ڕۆژتان سڵاو لە ڕەنجی چەند ساڵە و شەونەخوونیتان سڵاوتان لێبێ هەڵگرانی پەیامی دۆستایەتی سڵاو ئەینەوەی پێشبەچوون و کولتوری ئاشتی سڵاوتان لێبێ کچان و کوڕانی پەروەردەی ڕاستی سڵاو ئەیبەری ئەو نەمامەی کە دایک و باوکتان ناشتی سڵاو کوڕ و کچانی بەژن سڕافی کوردستان سڵاو ئەیلاوە نیشتیمان پەروەرەکان سڵاوتان لێبێ دەستە و کوڵەکانی نیشتیمان سڵاو لە خۆتان و لە ماڵبات و لە مامۆستایان و لە ئازیزانتان. ئاوەدانکاری و پێشکەوتن ئاسۆی گەشی هیوامانە گەیشتن بەلوتکەی سەرکەوتن ئامەنجی هەنگاونانمانە ئەم کاروانە هەروە دەڕوا و مێژووای نووسێتەوە هیچ لەم پەرێک ڕێلێ ناگرێ بەرەو دواش ناگەڕێتەوە بێگومان ئێمە ئەگەر خاوەنی ئەم پەیمانگە سەربەڵند و زانستخوازانەی کوردستان بین ئەگەر خاوەنی ئەم دەرچوە ئازیزانە بین هەمیشە هەنگاونانمان بەرەو پێشەوەیە هەمیشە هەنگاونانمان بەرەو زانستی نوێیە. شوێنی پێگەیاندێ
ئێستاش ڕێوڕسمی هاتن ژوورەوەی مامۆستا بەڕێزەکانمان دەست پێکات مامۆستا زیزەکانمان مامۆسامان دوونە ناسەکانمان دێنە نێو گۆڕەپانی ئاهانگ دێن لە نزیکەوە بە چاوی خۆیان نەبینن کە دەرچۆکانیان هەموو بڕوانامەی دەرچوون وەردەگرن لە بەشەکانیان هەریەکە و بە پێی پسپڕایەتی خۆیان. مامۆسایانی بەشی ژمێریاری دەرچۆکان هەستنە سەر پێ ڕێز و حورمەت و وەفا و بەخێرهاتنی مامۆسایانی ئازیزان بکەن بڵێن مامۆستایان سڵاوتان لێبێ سڵاو لە مامۆستایانی پەیمانگا ئاڵاکانیشتان بەرزکەنەوە سڵاو لە ڕێبواران و ماندوونە ناسانی زانست سڵاو لەوانەی خزمەت دەکەن چالاک و چووز ڕێز و حورمەت و وەفا و ئەمەک بۆ مامۆستایان سوپاس و شایەن و پەیوەست بۆ پەروەردەکاران ئێوە چرای هەمیشە پرشەوقی زانستن ئێوە بۆ گەیشتن بە لووتکە ڕێ دروستن ئێوە یەکەمین وانە بێژی پەیمانگاکە من ئێوە یەکەمین میوانی دەفتەر و قەڵەمەکە من لە کاروانی زانستی وڵاتدا ڕێنیشان دەرن لە پێشخستنی پەیمانگادا کۆڵ نەدەرن یەخوا بەخێر بێن مامۆستایانی ئازیز. لە ڕۆژانی سەخت لە نێو خەباتدا لە قۆناغی جیای مێژووی وڵاتدا لە نێو شۆڕش و ڕۆژی بەرخۆدان لە نێو ڕاپەڕین لە گوند و شاران لە نێو نەبوونی و قات و قڕیدا لە ئێستای ئازادی و سەرفرازیدا مامۆستا هەردەم چرای گەشت بووە ئەو تروسکایی ڕۆژی ڕەش بووە بەخێر بێن مامۆستایانی ئازیز ماندوو نەبن. مامۆستایانی بەشی ژمێریاری بەشی کۆمپیوتەری نێتوۆرک بەشی زمانی ئینگلیزی بەشی کارگەڕی کار بەشی دەرمانسازی بەشی شیکاری نەخۆشیەکان بەشی پەرستاری بەشی سڕکردن و بەشی پەرستاری فریاکەوتن بە ڕێوڕسم دێنە نێو گۆڕەپان بەخێر بێن بەخێر بێن چراکانی ڕۆشنایی زانست بەخێر بێن بۆ نێو ڕۆڵەکانتان سڵاوتان لێبێ سڵاو لە هەک بە پڕزانستەکانتان بەخێر بێن ئەمڕۆ بەرهەمی 2 ساڵەتان لەم گۆڕەپانەدا بە چاوی خۆتان ببینن کە چۆن بڕوانامەی سەرکەوتن وەردەگرن دەرچوانی ئازیز و خۆشەویست پڕ بە ناخیان بە مامۆستاکانیان ئەڵێن هەمیشە چرکە ساتەکانی ژیانمان سوپاسگوزاری ئێوەین مامۆستایانی ئازیز چونکە ئێوە نەتان هێشت بۆ چرکە ساتێکیش لە هەر بارۆ دۆخێکدا نەتان هێش چرکە ساتێک هۆبەی هۆڵی وانەکان دابخرێن ئێمە بێبەشکەن لە زانستی سەردەمیانە ئێمە فەرامۆش بکەن ئێوە بۆ چرکە ساتێکیش نەتان هێشت دەرگاکانی هۆڵی وانەوتنەوە دابخرێن هەر ئێوە بوون ماندوو نەبوون هەر ئێوە بوون نەتانزانی مانای ماندووبوون و پشودان چییە بۆ چرکە ساتێکیش لە ئێمەدا نەبڕان یەخوا بەخێر بێن مامۆستایانی ئازیزمان. ئیدی لە دوای مامۆستایان ڕێوڕسمی هاتنە ژوورەوەی ئەندامانی بەڕێزی ئەنجومەنی پەیمانگا هەروەها پاشان دەستەی ئەمیندارانی پەیمانگا دێنە ژوورەوە ناوەکانیان دەخوێنینەوە سەرەتا ئەندامانی ئەنجومەنی پەیمانگا کە لەم بەڕێزانە پێک هاتوون بەڕێز مامۆستا ماردین سەمیر عەلی سەرۆکی بەشی ژمێریاری بەڕێز مامۆستا هەنگاو قادر عومەر سەرۆکی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک بەڕێز مامۆستا عەبدوڵڵا عەبدولمەناف شکوور سەرۆکی بەشی زمانی ئینگلیزی بەڕێز ئەو بۆ هەڵاسن دەرچوو ئازیزەکان بەڕێز مامۆستا ڕێباز
خەلیل خورشید سەرۆکی بەشی کارگەڕی کار بەڕێز مامۆستا بەڵێنان وەرزەینل سەرۆکی بەشی دەرمانسازی بەڕێز مامۆستا سۆهێمن عومەر سەرۆکی بەشی شیکاری نەخۆشیەکان بەڕێز مامۆستا عەلیتار حەمەدەمین سەرۆکی بەشی پەرستاری بەڕێز دکتۆر یوسف جەلال عەزیز سەرۆکی بەشی تەکنیکی سەرکردن بەڕێز مامۆستا دەریە سەردار محەممەد ڕەشید سەرۆکی بەشی پەرستاری فریاکەوتن بەڕێز دکتۆر هەڤاڵ عوسمان عەبدوڵڵا ڕاگەری پەیمانگای تەکنیکی پایتەخت. لەسەی تۆدا حەسامەوە سوپاس پەیمانگەی پایتەخت قەونەکانت بەدیهێنا یاخوا بەخێر بێن بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی پەیمانگا و ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەخت بەخێر بێن ماندوو نەبن خۆشحاڵتان کردین هەمیشە سەرکەوت و سەرفراز بن. ئێستاش ئەندامانی دەستەی ئامێندارانی پەیمانگای تەکنیکی پایتەخت بەڕێوەڕەسم دێنە نێو گۆڕەپان و ئێمەش بەڕێز و حرمەتەوە بەڕێز و وەفاوە بەو پەڕی خۆشەویستیەوە پێیانەڵین بەخێر بێت. بەڕێز مامۆستا هاوژین ئەحمەد سەلام ئەندامی دەستە بەڕێز مامۆستا مانجی یونس عوسمان ئەندامی دەستە بەڕێز دکتۆر فەرهاد عەلی مستەفا ئەندامی دەستە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەردار محەممەد ڕەشید کەریم سەرۆکی دەستەی ئامێنداری پەیمانگای تەکنیکی پایتەخت بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان. لەسەی تۆدا حەسامەوە پەیمانگای تەکنیکی پایتەخت فێرگەی باڵایە و کۆمەڵگە بەرەو پێشەبە سەرچاوە و کانی زانستە و گوڵی هیوایە ئاویندەمان تێراو دەکا. پەیمانگای پایتەخت ئادگارێکی فرج جوانی شارێکی پێشکەوت و خوازە. ئەم پەیمانگایە ناوەندێکی ئاکادمی مرۆڤگەلی زانست خوازە. پەیمانگای پایتەخت پێگەیەنەری پسپۆڕ و داهێنەرانە هێمای زانستخوازی خەڵکی گشت دەڤەری وڵاتمانە. پەیمانگای هیوا چێنێ شەونمی زانست دەڕێژێ بۆ برینی دواکەوتوی دەبێتە دەوا و ساڕێژی. بەخێر بێن هەموو لایەکتان ماندوو نەبن کەرەمکەن دابنیشن خۆشحاڵتان کردین. بەناوی یەستانی مەسن و دلۆڤان بەناوی پیرۆزی خاکی کوردستان ئامادە بووان خوشک و برێن هێژە ئەکادیمیایان پسپۆڕان زانستخوازان ئەمڕۆ بە چاودێری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێز دکتۆر ئارام محەممەد ئاهەنگی خولی حوتەمێنی پەیمانگای پایتەختی کوردستان سازەکەین بە ناوی سەرۆکی دەستەی ئەمێنداران و ئەندامانی دەستەی ئەمێنداران و سەرجەم هەروەها ڕاگر و ئەندامانی دەستەی پەیمانگا و بە ناوی مامۆستایان بە ناوی دەرچوان بەخێرهاتنی تایبەتی سەرجەم میوانە ئازیز و تایبەت و ئەنگێڕان و قەدرگرانمانەکەین. بەخێرهاتنی ماڵبات و ئازیزان و خانەوادە و دایکان و باوکان و خوشک و برایان و دۆستان و هاوڕێیان و یار و یاوەرانەکەین. خۆشحاڵ و سەرفرازین کە ئەمڕۆ لە گۆشە جوانی نیشتیمانەوە لە پایتەختە دڵگیر و ئاوەدان و پێکەوە ژیانەکەی کوردستانەوە لە پەیمانگای تەکنیکی پایتەخت لە پایتەختی دیرۆک و چیرۆکەوە هەمومان بە دیداری یەکتر شاد بووینەوە بۆ بەشداریکردن لە مژدەی بەخشینی کۆمەڵێک لە قوتابیە گوڵستان ئاساکەی ئەم پایتەختەوە بۆ هەموو دنیا و بۆ هەموو کوردستان. جارێکی تر خۆشحاڵتان کردین بە ئامادەبوونتان چونکە ئامادەبوونی ئێوە
گرنگیدانە بەزانست ئامادەبوونی ئێوە بەشداریکردنە لە خۆشی و خەندەی سەرلێوەکانی قوتابیانی خولی حوتامینی پەیمانگای پایتەختی نیشتیمانەوە. خۆشحاڵ و سەرفرازین ئەم ڕۆژ و سات و چرکەیە بە قەڵەمی زێڕین لە دەفتەری بیرەوەریەکانتانە بنووسنەوە. هیوای سەرکەوتن و بەردەوامی و ڕۆژانی داهاتووتان پڕ لە داهێنان و خەڵات و بڕوانامە وەرگرتن بێ. جارێکی تر خێر هاتن سەرسەر و سەرچاوانمان. هەژیترین دەستپێک لەم ڕێو ڕسمەدا ئەوەیە هەمووان ساتێک بێدەنگی بنوێنین ڕێز و حرمەت و وەفا و سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی کوردستان لەگەڵ سرود و مارشیای ڕەقیبی کوردستانی بفەرمێن. زۆر سپاسدانەکەین بفەرموون. ئەوەی بەقەت گەڵا ڕێزانی ئەم پاییزە جوانەی کوردستان، ئەوەی کە هەڵدەوەریە و ئەوەی کە هەڵوەریوە پێتان ئەڵێ بەخێر بێن لەلایەن بەڕێز دکتۆر هەڤاڵە عوسمان عەبدوڵڵا ڕاگەری پەیمانگای تەکنیکی پایتەخت با بفەرمێت. خوای گەورە و میهرەبان بە خێراتنی میوانە بە ڕێزەکان دەکەم، هەروها بە خێراتنی کەس و کاری دەرچوان دەکەم. بەڕێز دکتۆر ئیبراهیم نوێنەری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، بەڕێزان سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری دەرچوانی ئازیز، بە بۆنەی دەرچوونی دەستەیەکی دیکە لە قوتابیان و خوێندکارانی پەیمانگاکەمان بە ناوی ئەنجومەنی پەیمانگای تەکنیکی پایتەخت پیرۆزباییەکی گەرم ئاراستەی دەرچوانی بەشەکانی ژمێریاری، کۆمپیوتەر نێتوۆرک، کارگێڕی کار، زمانی ئینگلیزی، دەرمانسازی، شیکاری نەخۆشیەکان و پەرستاری دەکەین. لە هەمان کاتدا پیرۆزبایی لە خۆمان و بەڕێزان دەستەی ئەمینداری و ئەنجومەنی پەیمانگا و مامۆستایان و خانەوادەی دەرچوان دەکەین. بەڕێزان لە خولی حوتەمی دەرچوانی ساڵی خوێندنی 2022-2023دا 845 قوتابی و خوێندکار بڕوانامەی دەرچوون لە بەشەکانی ژمێریاری، کۆمپیوتەر نێتوۆرک، کارگێڕی کار، زمانی ئینگلیزی، دەرمانسازی، شیکاری نەخۆشیەکان و پەرستاری وەردەگرن. ئەم بۆ نەگرینگە بە دەرفەت دەزانم کە پیرۆزبایی لە یەکەیەکەی دەرچوان و خانەوادەکانیان بکەم. هەروها سوپاسی خانەوادە بەڕێزەکانیان بکەم کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا توانیویانە بە هەموو شێوەیەک بەلایانی داراوی و معنەویەوە پاڵپشتی منداڵەکانیان بکەن تا بە سەرکەوتوییەوە بڕوانامەی دیبلۆم لە پەیمانگاکەمان بەدەست بهێنن. لەلایەکی دیکەوە نابێت ڕۆلی مامۆستایانی پەیمانگاکەمان لەبیر بکەین کە لە 2 ساڵی ڕابردوودا هەموو هەوڵێکیان خستۆتە گەڕ تا قوتابیان و خوێندکاران پڕ هەگبە بکەن بۆ ئەوەی لە بازاری کاردا ئەسپی خۆیان تاو بدەن بەو زانستەی وەریان گرتووە. هیواخوازم هەموو لایەک سەرکەوتوو بن لە هەموو بوارەکانی ژیاندا. ئایندەیەکی ڕوون چاوەڕوانتان دەکات. خۆشەویستان، وەک هەمیشە نابێت لە سەرکەوتنەکان و پێشەوەچوونی پەیمانگاکەماندا ڕۆلی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لەبیر بکەین کە هەردەم پاڵپشتیان کردوین تا بتوانین بە شێوەیەکی تەندروست پرۆسەی خوێندن بە سەرکەوتووی لە ساڵی خوێندنی 2022-2023دا بەڕێ بکەین. لە کۆتاییدا زۆر سپاسی سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری دەکەم کە هەردەم وەک چیا لە پشتمانەوە بوون تا بتوانین بەردەوامی بە پرۆسەی خوێندن بدەین. لە هەمان کاتدا بە هەموو توانایەکەوە پشتگیریان کردوین لە دابینکردنی پێداویستەکانی پەیمانگا و چارەسەرکردنی گرفتەکانمان. هەروەها سوپاسی ئەنجومەنی پەیمانگا دەکەم بە تایبەت سەرۆک بەشە بەڕێزەکان و تەواوی کارمەندە دڵسۆزەکان کە هەموو هەوڵێکیان داوە
بۆ ئەوەی بە هەموو لایەکەوە بەیەکەوە بتوانین ئەم ساڵە بە سەرکەوتووی تەواو بکەین. دووبارە پیرۆزە لە هەموو دەرچوان، ئینشاڵڵا سەربەرز و سەرکەوتوو بن. دەرچۆکانمان، قوتابیەکانمان، لاوەکانمان، کوڕان و کچانمان ئەڵێن خەونمان هەیە، خەونی پیرۆزی مەزنمان هەیە، خەونێ نیشتیمان بباتە لوتکە، کۆمەڵگە پێش خات چرکە بە چرکە، خەونێ تا کاتی وەدیهێنانی، گیان لەسەر دەست بین بۆ ئاوەدانی. دەرچۆکان وەڵامم بدەنەوە، گیان لەسەر دەستن بۆ ئاوەدانی و خزمەتکردنی کوردستان. ئەبێ بەڵێنێکم بدەنێت چونکە نوێنەری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لێرە ئامادەیە، سەرۆکی دەستە و ڕاگر و مامۆستایانتان لێرەیە، دایکان و باوکانتان لێرەیە. ئەبێ وەڵامم بدەنەوە، گیان لەسەر دەستن بۆ ئاوەدانی، خۆ بەدەم نابێ بێ بە چەپڵە وەڵام بدەنەوە. هەر بژین و تەمەند درێژ بن، ئایندەی کوردستانیش چاوەڕێی ئێوەیە. بەڕێزانم، سەرەتا ئاماژەماندا ئەمڕۆ بە چاودێری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەم ڕێوڕسمە ئەنجامە درێت. نوێنەری بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لێرە ئامادەیە، پەیوی تایبەتمان پێشکەش دەکات. داوا لە بەڕێز دکتۆرێ برایم ڕەشید کە بەڕێوەبەری گشتیە لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و بەڕێوەبەری تایبەت بە خوێندنی تایبەتە زانکۆ پەیمانگانە حکوومیەکان وتارێکمان پێشکەشەکە با بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، میوانە بەڕێزەکان، سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداران، ڕاگر و ئەنجومەنی پەیمانگا، مامۆستایانی ئازیز، دەرچوانی خۆشەویست، کەس و کاری دەرچوان ئەو کاتتان باش. خۆشحاڵم ئیمڕۆ لەگەڵ ئێوەی ئازیز بەشدارم لە پەیمانگەی پایتەخت کە بەیەکەوە ئاهەنگی دەرچوونتان بجێڕین. ئیمڕۆ پۆلێک لە کوڕ و کچانی وڵاتەکەمان بڕوانامەی دبلۆم بەدەست دێنن. دەرچوانی خۆشەویست، بە ناوی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ناخی دڵەوە پیرۆزبایی گەرمتان لێ دەکەم بۆ ئەو سەرکەوتنە گەورەی کە ئەمڕۆ ئاهەنگی بۆ دەجێڕن. پڕ بەدڵ هیوای سەرکەوتنی زیاتر و گەورەترتان بۆ دەخوازم. دڵنیام ئێوە دەبنە بەشێکی گرنگ لە سەرمایەی مرۆیی وڵات و خزمەتی گەورەی وڵاتەکەمان دەکەن. دەستخۆشی و سوپاستان دەکەم بۆ هەوڵ و ماندووبوونتان، کۆشش و شەونخوونیتان لە ماوەی ساڵانی ڕابردووی خوێندنتان کە ئەمڕۆ بە شانازیەوە بەرهەمەکەی بەدەست دەهێنن. دەرچوانی ئازیز، کۆشش و هەوڵەکانتان لێرە کۆتایی نایەت و ڕۆلی حکوومەت و پەیمانگەکەشتان بۆ پێگەیاندنتان نابێت لێرە کۆتایی پێبێت. پێویستە زانکۆ پەیمانگەکان بەرنمەیان هەبێت بۆ پشتیوانی و ئامادەکردنی قوتابیان و خوێندکاران بۆ قۆناغی داهاتووتان و لە بازاڕی کار هاریکاریتان بن بۆ دۆزینەوەی هەلی کار ئاسانی و ڕێوێنێنیتان بکەن و بەرنمەیان هەبێت بۆ زیادکردنی ئەو پسپۆڕی و کارامەیانەی کە بازاڕی کار پێویستەتی. بەڕێزان، وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە هەموو توانایەکی لە هەوڵ و کۆشەکانی بەردەوامە بۆ پێگەیاندنی ئێوەی بەڕێز و ڕەخساندنی کەشی ئارام و دەرفەتی خوێندنی یەکسان بۆ هەمووان لە گەشت ئاستەکانی خوێندن. دڵنیاشم پەیمانگەکەتان درێخی نەکردووە بۆ خزمەتکردنتان لە بواری زانستی و پەروەردەیی و بنیاتنانی کارامەییتان. خۆشەویستان، حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵەکانی بۆ پێگەیاندن و خەمخۆری بۆ دابینکردنی دەرفەتی کار بۆ ئێوەی بەڕێز بەردەوامە. بۆ ئەمەش حکوومەت بە هەموو تواناکانی هەوڵ دەدات کە دەرفەتی کاری یەکسان و دادپەروەرانە بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان دابین بکات، ئەویش لە ڕێگەی وەزارەت و دام و دەستگا حکوومیەکان.
لە کۆتاییدا دەمەوێت سوپاسی تایبەت ئاراستەی ڕاگر و ئەندامانی ئەنجومەنی پەیمانگە و گشت مامۆستایان و فەرمانبەرانی پەیمانگەی پایتەخت بکەم کە شەو و ڕۆژیان خستە سەریەک بۆ ئەوەی ئێوەی ئازیز بگەینن بەم ڕۆژە پڕشکۆیە. دووبارە پیرۆزباییتان لێ دەکەم، هیوادارم هەموو کات سەرفراز و سەرکەوتوو بن. پەیمانگای تەکنیکی پایتەخت پێگەیەنەری پسپۆڕ و داهێنەرانە هێمای زانستخوازی خەڵکی گشت دەڤەری وڵاتمانە. پەیمانگایەک هیواچێنێ شەونمی زانست دەڕێژێ بۆ برینی دواکەوتویی دەبێتە دەوا و ساڕێژی. بەڕێزانم ئێستاش پەیوی تایبەتی بەڕێز پرۆفیسۆری یاری دەدەر دکتۆر سەردار محەممەد ڕەشید سەرۆکی دەستەی ئەمینداری پەیمانگای تەکنیکی پایتەخت با بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئامادەبوانی بەڕێز، دەرچوانی خۆشەویست، مامۆستایانی دڵسۆز، میێوانانی قەدرگران، زۆر خۆشحاڵین جارێکی دیکە بۆ ئەوەی 7 ساڵ بە دوای یەک دیدا ژمارەیەکی دیکە لە قوتابیان و خوێندکارانی پەیمانگەکەمان دەردەچن و دەبنە دەرچوانی خولی حوتەمی پەیمانگەی تەکنیکی تایبەتی پایتەخت. بەم بۆنەیە بە ناوی سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری پەیمانگەی تەکنیکی پایتەخت تایبەت پیرۆزبایەکی گەرم ئاراستەی خۆمان و ئەنجومەنی پەیمانگە و مامۆستایان و خانەوادەی دەرچوان و دەرچوانی ئازیز دەکەم. هیوای دواڕۆژێکی پرشەنگدارتان بۆ دەخوازم. خۆشەویستان، لە ساڵی خوێندنی 2022-2023 845 قوتابی بڕوانامەی دەرچوون لە بەشەکانی دەرمانسازی، شیکاری نەخۆشیەکان، پەرستاری ژمێریاری، کۆمپیوتەر نێتوۆرک، زمانی ئینگلیزی، کارگەری کار وەردەگرن. ئەوەی شانازیەکی گەورەیە بۆ پەیمانگەکەمان. دەبێت ئێوە شانازی بە خۆتانەوە بکەن کە لە ڕێگەی ئەم پەیمانگایەوە توانی و توانە خەونی خۆتان بەدی بهێنن. بەڕێزان، پەیمانگەکەمان پەیمانگای تەکنیکی پایتەختی تایبەت لە ماوەی چەند ساڵی ڕابردوو پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە بە پاڵپشتی وزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، بەڕێوەبەرایەتی خوێندنی تایبەت و دەستگای سەرپەرشتی دڵنیایی جۆری. ئەم بۆنەیە بە دەرفەت دەزانین سوپاسیان بکەین. هەروەها سوپاسی یەکەیەکەی ستافی کارگێری و زانستی پەیمانگەکەمان دەکەین، بە تایبەت بەڕێزان ڕاگر و سەرۆک بەش و بەرپرسی یەکە کارگێریەکان و تەواوی کارمەندان کە ماندوونەناسانە لە ساڵی خوێندنی 2022-2023 شەونخوینیان کردووە بۆ سەرخستنی پرۆسەی خوێندن و ڕاهیکردنی کاروبارە کارگێریەکان. لە کۆتاییدا دووبارە پیرۆزبایی لە خۆمان و مامۆستایان و ئەنجومەنی پەیمانگە، یەکەیەکەی دەرچوانی خۆشەویست و خانەوادەی دەرچوان دەکەم. هیوای دواڕۆژێکی گەشت بۆ دەرچوان دەخوازم. زۆر سپاس. پەیمانگای پایتەخت ئادگارێکی فرە جوانی شارێکی پێشکەوت و خوازە. ئەم پەیمانگایە ناوەندێکی ئەکادمی مرۆڤگەلی زانست خوازە. ئێستاش وتاری قوتابیانی دەرچوو لەلایەن قوتابی شاناز محەممەد ڕەسوڵ دەخوێنرێتەوە، با بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئامادەبوانی ئازیز و قەدرگران، بەڕێز
نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێزان سەرۆک و ئەنجامانی دەستەی ئەمینداری و ڕاگر و سەرۆک بەشەکان مامۆستایانی قەدرگران و میوانانی بەڕێز قوتابیان خوێندکارانی خۆشەویست دڵخۆش و کامەرانین کە ئەمڕۆ دوای خوێندن و هەوڵ و ماندووبوونی 2 ساڵ تێکۆشان لەم مەراسیمەدا بەشدار دەبین لە ئاهەنگی دەرچوونی خولی حوتەمینی پەیمانگای تەکنیکی پایتەخت تایبەت کە ساڵی خوێندنی 2022-2023 دەگرێتەوە ئەو پۆلە دەرچووی لەم گۆڕەپانەدا ئەمڕۆ بڕوانامەی دیبلۆم وەردەگرین ئەوە ناومان دەچێتە ناو فەرهەنگی ئەکادیمی و زانستی پەیمانگای تەکنیکی پایتەخت تایبەت ئومێدەوارین پەیمانگای پایتەخت بەردەوام بێت لە بەرەو پێشبردنی ڕۆڵەکانی وڵاتەکەمان تاوەکو سوودیان لێ ببینێت بۆ ڕۆشنکردنی وڵات هەروەها بەردەوام نوێگەری ئەنجام بدات لە پەیمانگا و هەوڵی فراوانکردنی زیاتر بدات هەروەکو ڕوونە لامان کەوا پەیمانگاکەمان پێشەنگە لە کردنەوەی بەشی تازە و کاریگەر بۆ بازاڕی کار بەڕێزان ئەو بۆنەیە بە دەرفەت دەزانم کە وەک نوێنەری دەرچوانی پەیمانگا بە شانازیەوە پیرۆزبایی لە خۆم و تەواوی دەرچوان و خانەوادەی قوتابیان و خوێندکاران و مامۆستا بەڕێزەکان و سەرۆک و ئەنجومەنی پەیمانگا و دەستەی ئەمینداری پەیمانگا بکەین هەروەها سوپاسی دەستەی ئەمینداران بکەم کەوا ساڵانە دەرفەتی کار دەڕەخسێنن چ لەناوەوەی پەیمانگا یاخود جێرەوە بۆ قوتابیا لێهاتوو یەکەمەکان و من یەکێکم لەو قوتابیانەی کە ئەم هەلم بۆ ڕەخساوە کەوا خۆشبەختانە دەست بەکارم وەکو فەرمانبەر لە پەیمانگا جوانەکەم پەیمانگای تەکنیکی پایتەخت تایبەت جارێکی دیکە پیرۆزە هەر شاد بن دەرچووەکانمان هەمووتان هەستنە سەر پێ دەرچووە عەزیزەکان ئەو لەحزەیە ئەو کاتەیەکە گەلە گرنگە بۆ ئێوە گەلە گرنگە بۆ مامۆستایان گەلە گرنگە بۆ ڕاگر و دەستەی ئەمینداران گەلێک پیرۆزە بۆ دایکان و باوکان ئامادەن؟ داوا لە بەڕێز دکتۆر هەڤاڵە عوسمان عەبدوڵڵا ڕاگەری پەیمانگاکەین بفەرمێت بۆ سوێندی دەرچوان دەرچوانی بەڕێز لەو ڕێبەریەی لە دەستانە لاپەڕەنەوە بکەنەوە هەمووتان لە لاپەڕەنەوە سوێندەکە نووسراوە هەمووتان لاپەڕەینەوە بکەنەوە تکایە بە دەنگی بەرز ئەوەی دەڵێم هەمووتان لە دوام بیڵێنەوە سوێندم بەخوای گەورە بەڵێن دەدەم ئەمەکدار بم بۆ خاکی کوردستان بۆ خوێنی شەهیدان بۆ گشت پیرۆزیەکانم لە کار و پیشەمدا لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانی گەل و نیشتیمانەکەم کار بکەم بۆ پێشخستنی کوردستانەکەم کەواتە منیش لێرەوە بە ناوی هەموو دایکان و باوکان و مامۆستایان و میوانان ئەڵێم سوێندی پیرۆزی دەرچوونتان با چەپڵەکانتان دایکان و باوکان سوێندی پیرۆزی دەرچوونتان ئەگاتەوە پەڕی شارم ئەو زانستەی پێی چەکدارن ڕۆشن دەکات شەوی تارم پیرۆز بێ ڕۆژی دەرچوون مبارەک بێ بڕوانامە نوخشە بێ لە دوا ڕۆژی ڕوون لە بەکالۆریۆز لە دکتۆرا لە ماستەرنامە ئاڵاکانتان بەرزکەنەوە یەخوا پیرۆز بێ ئەم کات و ساتەتان هەمیشە ڕۆژی خۆشی ڕۆژی بەختەوەری ڕۆژی بڕوانامە وەرگرتن لە ئایندەتان نزیک بێ دایکان و باوکان پیرۆزتان بێ مامۆستایان پیرۆزتان بێ پەیمانگای پایتەخت پیرۆزتان بێ وەزارەتی خوێندنی باڵا پیرۆزتان بێ کوردستانم حکوومەتەکەم ئەم کات و ساتەی دەرچوان لە هەموو لایەک پیرۆز بێ ئاڵاکانتان بەرزکەنەوە بە هەموو دنیا بیبینێ بە هەموو جیهان بزانەیە کوردستان هەبووە و دەمێنێ هەزاران ساڵە هەر هەین و دوژمنانمان نەخوازن نەمێنین
هزار لەمپەریان هێنایە پێش بەڵام ئێمە هەر سەربەرزین ئاڵاکانتان وەڵامی هەموو دوژمنانمانە دڵنیابن ئەمان کوژن ئەمان بڕن مافمان دەخۆن نانمان دەبڕن بەڵام ئێمە هەر بە پێوەین بەڵام ئێمە هەموو ڕۆژێ کوڕەکانمان کچەکانمان بە ئاڵاپۆشی بە زانستپۆشی پێشکەشی پایتەخت و شار و شارۆچکەکانی نیشتیمانیەکەین یەخۆ دەستان خۆش بێ هەر سەرکەوتوو بن نوخشە بێ لە دوا ڕۆژی ڕۆن دڵمان گەلێک شادە پێتان بازانی سەنەن ساڵە لە یاد ناچی ئەی کوردستان هەمیشە تۆ پیرۆستان بێ دەرچوە عزیزەکان ئەم کات و لەحظەیە لە جیاتی ئێوە سوپاسی حکوومەتی کوردستانەکەم سوپاس بۆ تۆ پەیمانگاکەم سوپاس بۆ تۆ مامۆستاکەم سوپاس بۆ تۆ ماڵباتەکەم سوپاس بۆ تۆ کۆمەڵگەکەم سوپاس بۆ تۆ وڵاتەکەم بەڵێم بێ هەتاکو مردن خزمەتی هەمووتان بکەم دڵسۆز بم بۆ یەک بە یەکتان ستایشی ڕۆڵتان بکەم ئێوە سوپاس گوزارن دەرچۆکان بە چەپڵە وەڵام بدەنەوە پیرۆستان بێ هەمیشە سەرکەوتوو بن یەک چەپڵەی تایبەت بۆ پەیمانگای پایتەختی هەموو کوردستان سەرکەوتوو بن هەموو ڕۆژێکتان ئەم کات و ساتە بێ بەڕێزانم پەیمانگای تەکنیکی پایتەخت لەم مەراسیمە گرنگەدا ڕێز لە ڕاگری پێشووی دەگرێت لە پای خزمەت بە پەیمانگا و ڕۆڵی بەرچاویان هەبووە بۆیە سەرەتا داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەردار محەممەد ڕەشید دەکەین بفەرمێت لەگەڵمانە بێ کە خەڵاتی ڕێزێنان ببەخشێ بە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەرهان قادر سورچی ڕاگەری پێشوەی پەیمانگا با بفەرمێت ئەو خەڵاتی ڕێزێنانە وەربگرێت کەواتاڵین دەست لەسەر سنگ و ناخپەر لە ڕێز شاناز بەڕابرد و ڕێز لە داهاتوو خەڵاتی ڕێزێنان دەبەخشین بە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەرهان قادر کە ڕاگەری پێشووی پەیمانگای تەکنیکی پایتەخت بوو ئەم خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بە فیدای کوردستانە چاوی هەمووانە هیوای دڵانە هەروەها خەڵاتی ڕێزێنان دەبەخشین بە بەڕێز مامۆستا هۆشمەند ڕەفیق کە پێشتر لەم پەیمانگایە مامۆستا بووە و وەک مامۆستایەک ئەرکی خۆی جێبەجێ کردووە ئاماژەیە بۆ ئەوەی کە سوپاسگوزار بین لە پای ئەو خزمەتەی کە بە پەیمانگای کردووە وەک مامۆستایەک بفەرمە و مامۆستا هۆشمەند بۆ وەرگرتنی خەڵاتەکەن تۆ شرەی داگیرسەوی خاکی پێشمەرگە و خەبات هەولێر مامۆستا هۆشمەند ئێستا بڕوانامەی دکتۆرای هەیە بەڵام لێرە وەکو مامۆستای خەڵاتیان کرد هەموو ڕۆژەیەک پیرۆز بێ بڕوانامەی سەرکەوتنی یەک لە دوای یەک زۆر سوپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر سەردار کە لەگەڵمانە بوو بەڕێزانم خەڵاتێکی گەلک تایبەت هەیە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێز دکتۆر ئیبراهیم کە ئامادەیە ئەگەر بێتە ئێرە لەگەڵمانە بێت ئەو خەڵاتە تایبەتەی پێشکەش بە قوتابی ئایا جەعفەرەکات قوتابیەکی نمونەی قوتابیەکی لێهاتوو بەهێز و ورەوە ئەم قوتابیە لە بەشی شیکاری نەخۆشیەکانە بۆیە مامۆستا ئیبراهیم پێی باش بوو خەڵاتی ڕێزێنانی پێ ببەخشێت خەڵاتی تایبەتی هێز و وەرە و توانا و ئایندەیەکی گەشت کەوانەیەکی زۆر جوانە بۆ هەر هەمومان شیان ناوەستێ ئایندە ڕوونە گەشتبینین چاومان لە ئاسۆیە ئایا جوانترین نمونەی ڕوو لە ئاسۆ و گەشتبینی کوردستانە گەشتبینی مرۆڤایەتیە کەواتە دەستخۆشی و سپاس بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی مامۆستا ئیبراهیم کە ئەو خەڵاتە تایبەتەی بەخشی بە ئایا جەعفەر مامۆستا ئیبراهیم هەر وەرە لەگەڵمانە بە مەچەر و جێگاکەی خۆت چووکە خەڵاتی ڕێزێنان دەبەخشین بە یەکەم لەسەر ئاستی بەشی ژمێریاری قوتابی ئەژین فاخر عەزیز هەروەها لەسەر ئاستی بەشی ژمێریاری خەڵاتی دووهەم دەبەخشین بە قوتابی بەفرین هورو محمود
تو هەردەم ئابەدەنی دیرۆکە گەلک دووری هەولێ خەڵاتی سێم لەسەر ئاستی بەشی شمێریاری دەبەخشین بە سەیران سالار حەسەن. هەولێ نامەوێت ناو بانگی خە بە ئەڵماس و ئەڵتون بێ هەولێر ناوبانگی خاکی من تۆی خۆشە مێژوم دێرین بێ خەڵاتی ڕێزلێنان و پاداشتی داراییش بۆ سێ قوتابیە یەکەمەکەی سەر ئاستی بەشە جیاوازەکە. وێڕایی سپاس پێزانین بۆ بەڕێز دکتۆر ئیبراهیم کە لەگەڵمانە بوو. داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەردار محەممەد ڕەشید سەرۆکی دەستەی ئەمێنداران بۆ ئەم خەڵاتانەی کە ئامادە کراوە لەسەر ئاستی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک. خەڵاتی یەکەم لەسەر ئاستی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک قوتابی شاناز محەممەد ڕەسوڵ. خەڵاتی دووهەم لەسەر ئاستی بەشی کۆمپیوتەر سۆزان فەرهاد نووری. خەڵاتی سێەم لەسەر ئاستی بەشی کۆمپیوتەر نێتوەرک قوتابی دیلمان عوسمان عەلی. سۆزان دیلمان عوسمان عەلی کە گوێبیسی ناوەکانی خۆتانە بن تکایە بە شێوەیەکی بەپەلە بگەنە ئێرە. سپاستانەکەین بۆیە پێمان باشە ئاگاتان لێرە بێ و چاوتان لەسەر ستەیجەکە بێ کە ناوی ئەوانە دەخوێنینەوە یەکەم و دووەم و سێم. زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەردار لەگەڵمانە بوو. بەڕێز مامۆستا هاوژێن ئەحمەد ئەندامی دەستەی ئەمێنداران لەگەڵمانە بێ بۆ خەڵاتی یەکەمی سەر ئاستی بەشی زمانی ئینگلیزی هێلین هێمن مەهدی. سوپاس پەیمانگەی پایتەخت قەونەکانت بەدیێنە سوپاس پەیمانگەی پایتەخت. خەڵاتی دووهەممان کە لەسەر ئاستی بەشی زمانی ئینگلیزیە قوتابی ڕەیان شاکر تەها. شوێنی پێگەیاندێ زیبار وەرزاکردن ئەی پایتەخت مەزۆڵگی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندێ زیبار وەرزاکردن. وێڕای پیرۆزبایی زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هاوژین کە لەگەڵمانە بوو. داوا لە بەڕێز مامۆستا مانچیۆنز ئەندامی دەستەی ئەمێندارانەکەین لەگەڵمانە بێ. خەڵات ببەخشێ بە سێمی سەر ئاستی بەشی زمانی ئینگلیزی شەونم ئەکرەم خەضر. بووم بە خاوەن بڕوانەما خەڵاتی یەکەم لەسەر ئاستی بەشی کارگێڕی کار قوتابی سارا سەمەد سلێمان. کە داهاتوم چۆن بێتە دی پایتەخت فێری کردم. سارا سەمەد سلێمان یەکەمی سەر ئاستی بەشی کارگێڕی کار. مەزۆڵگی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن زیبار وەرزاکردن.
وێڕای پیرۆزبایی زۆر سپاس بۆ بەڕێز مامە سامانج داوە لە بەڕێز دکتۆر فەرهاد عالی ئەندامی دەستەی ئەمێندارانەکەین لەگەڵمانە بێ بۆ ئەوەی خەڵاتی دووەم لەسەر ئاستی بەشی کارگێڕی کار قوتابی داهات شەهاب حەمەد. خەڵاتی سێم لەسەر ئاستی بەشی کارگێڕی کار قوتابی هالە دلێر تەها. دەرچووەکان ئەتوانن لە جێگاکانی خۆتاندا بنیشن و شوێنەکانتان بەجێ نەهێڵن لەبەرەوەی کۆتا سوپرایزمان هەیە بۆ ئێوە ئەوەی کە چووشە دەرەوە ئەڵێن نابێ بێتەوە شوورێ جاکەواتە لە جێگاکانی خۆتاندا بنیشن و بەشداری لە بڕگەیەکی گەلە گرنگتان بکەن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرهاد عالی کە لەگەڵمانە بوو. داوا لە بەڕێز دکتۆر هەڤاڵ عوسمان ڕاگری پەیمانگاکەین لەگەڵمانە بێ بۆ خەڵاتی یەکەم لەسەر ئاستی بەشی دەرمانسازی قوتابی سارا ظاهر ئیسماعیل. خەڵاتی دووهەم دەبەخشین بە بێژان جەلال سادق. داوا لەو دەرچوانە کەم تکایە لە جگاکانی خۆتاندا بنیشن مەچنە دەرەوە لە کۆتادا سوپرایزێکی تایبەت هەیە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە چووە دەرەوە بێبەش دەبێت لەو سوپرایزە. سپاس بۆ بەڕێز دکتۆر هەڤاڵ ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەخت لەگەڵمانە بوو. داوا لە بەڕێز دکتۆر کەریمیاتی ڕاگری کۆلێژی زانستەکەین لەگەڵمانە بێ بۆ خەڵاتی سێم لەسەر ئاستی بەشی دەرمانسازی قوتابی ئاکۆ ئەکرەم حەمەد. ئاکۆ ئەکرەم حەمەد خەڵاتی سێمی سەر ئاستی بەشی دەرمانسازی. خەڵاتی یەکەم لەسەر ئاستی بەشی شیکاری نەخۆشیەکان قوتابی بان وشیار حەمید. ئەوەکانت بەدیێنە سوپاس پەیمانگەی پایتەخت ئەوەکانت بەدیێنە سوپاس پەیمانگەی پایتەخت پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن زیبکار بەسەر. وێڕای پیرۆزبایی سپاس بۆ بەڕێز دکتۆر کەریم کە لەگەڵمانە بوو. داوا لە بەڕێز دکتۆر مازن ڕاگری کۆلێژی پەروەرداکەین لەگەڵمانە بێ خەڵاتی دووهەمی سەر ئاستی بەشی شیکاری نەخۆشیەکان ببەخشێ بە قوتابی هێلین فارس حسێن. هەروەها خەڵاتی سێم لەسەر ئاستی بەشی شیکاری نەخۆشیەکان قوتابی شیلان هەمزە ساڵح. بخاون بڕوانامە خەون و ئەواتم هاتەدی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتەدی پایتەخت فێری کردم کە وێڕای پیرۆزبایی سپاس بۆ بەڕێز دکتۆر مازن کە لەگەڵمانە بوو. داوا لە بەڕێز کاک محەممەد دەکەین تەندیکای کارمەندانی تەندروستی بفەرمێ خەڵاتی یەکەم لەسەر ئاستی بەشی پەرستاری قوتابی ئەحمەد موحسین ئیبراهیم. هەروەها خەڵاتی دووەم لەسەر ئاستی بەشی پەرستاری قوتابی ئەسما سیروان عوسمان.
قسەی تۆ داحەسەمەوە وەکو وێڕای پیرۆزبایی سپاس بۆ بەڕێز کاک محەممەد کە لەگەڵمانە بوو داوا لە بەڕێز سەرۆکی لیژنەی ئامادەکاریا هەنگی دەرچوانەکەی بەڕێز مامۆساسۆ بفەرمێ ئەم خەڵاتە ببەخشێ بە سێم خەڵاتی سێم لەسەر ئاستی بەشی پەرستاری قوتابی سەیران مصلح مستەفا وێڕای پیرۆزباییمان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆساسۆ کە لەگەڵمانە بوو دەرچۆکان هەستنە سەر پێ تێکڕا هەمووتان هەستنە سەر پێ بەخوا بڕگەیەکی ئەوەندە گرنگە بۆ ئێوە لە نێو ڤیدۆی تۆمارکراوی پەیمانگا بۆ مێژوو ئەمێنێتەوە گەلێک شانازیە هەتا سێ دەڵێم پاشان لەگەڵ موزیکی کوردستان کڵاوەکانتان هەڵەدەن هاوکارانم وێنە گرانە ئامادەن دەرچووەکان ئامادەن تخوا بەر لەوە با هەموو سڵاوێک بۆ هێزی پێشمەرگە و سپاسگوزار بین بۆ سەرجەم هێزەکانی ناوخۆ بۆ هێزەکانی پۆلیس بۆ پۆلیسی هاتوچۆ یەک چەپڵەی تایبەت ئێمە هەمومان سپاسگوزارین ئەوان نەبن ئەوان شەو و ڕۆژ لە کاران بۆ خزمەتکردنی ئێمە باشە یەک یەک دوو سێ پیرۆستان بێ ئەم کات و لەحزەیە یەخوا مبارەک بێ ئاهەنگی دەرچوونتان بەناوی سەرۆکی دەستەی ئەمینداران و ئەندامانی دەستەی ئەمینداران بەناوی ڕاگر و دەستەی ئەنجومەنی پەیمانگا بەناوی مامۆستایان پیرۆستان بێ ئەم کات و ساتە ئاڵاکانتان بەرزکەنەوە با نمونەیەکی جوانی وڵات ببەخشین کوڕ و کچان قوتابیان دەرچوان پیرۆستان بێ ئەم کات و لەحزەیە دایکان و باوکان خوشکان برایان هاوڕێیان دۆستانی یاوەران ئەم ڕۆژەتان پیرۆز بێ ڕۆژی دەرچوونی خولی حوتامینی پەیمانگای تەکنیکی پایتەختی جوانترین پایتەختی هەموو دنیا پیرۆستان بێ ئەمڕۆ بە چاودێری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئاهەنگی دەرچوونی خولی حوتامینی پەیمانگای تەکنیکی پایتەخت بەڕێوەچوو هەموو لایەکتان بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان ئەمڕۆتان لێ پیرۆز بێ نوخشە بێ لە بڕوانامەی تر لە بەکالۆریۆز لە ماستەر لە دکتۆرا پیرۆستان بێ بکات و ساتە سڵاو لە ئاڵای دەستان سڵاو لە قەڵەمی دەستان سڵاو لە کڵاوی دەرچوون و ڕۆبی دەرچوونتان سڵاو لە هەموو لایەکتان بەناوی مامۆستایانەوە بەخێرهاتنی هەموو لایەکتانەکەین ئەو مامۆستا عزیزانەی بۆ چرکە ساتێکیش نەیان هیچ ئێوە بێبەش بن لە زانست ئێوە نەیان هێشتا ببڕێن لەوانە بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان دایکان و باوکان میوانانی عزیز دەرچوان و خۆشەویستانمان بەخێر بێن سەرسەر و سەرچاوان کوردستانمان ئاوەدان بێ ئەڵامان بەرز و شەکاوە بێ
شيرني وكالمي يا غالي وغالي هاي بفوش دايم تلبس من الليبي هاي بفوش دايم هاي لس من الليبي سلام 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 شوفي شوف يلا بشار الله بخوش كاك أحمدي أبو آدم أحمدي مليونيرة كاك نادين الله نادين ياه
كله بريا بريا كله بريا ناسك في بريا كارم دروابك يا مان سرفنا هذا بسريا كارم دروابك يا مان سرفنا هذا بسريا اللهم صل على شنو شمال الشيوة والغربة مسرسيوة شنو شمال الشيوة والغربة مسرسيوة قردو بالو مروي برومو بكلو شيوة قردو بالو مروي برومو بكلو شيوة هيدا بريا كل بريا ناسي كردي لبريا بريا كل بريا ناسي كردي لبريا ولا ضربابك يا من سرفرنا هذا مسريا يا رب ضربابك يا من سرفرنا هذا مسريا ضربة صعد للجاني الله يبارك احلامي ضربة صعد للجاني الله يبارك احلامي بريا كل بريا سكرتي بريا بريا كل بريا يا سكرتي بريا والله ضربك يا مان سرفنا هذا بسريا يا رب ضربك يا مان سرفنا هذا بسريا الله 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 ساد مصداري بالبان يتبدك اي مساد وزي برسم لنا سقنا صداري بان وزي برسم لنا سقنا صداري بان ويلا بريا والله بريا هيا بريا والله بريا يا سيدي بريا والله ضربك يا من فرنا هذا بسريا والله ضربك يا من زين